ڕۆژانی داهاتوو بۆ هەرێمی کوردستان چارەنووس ساز دەبێت. وابڕیارە لە چەند ڕۆژی داهاتوو کۆبوونەوەیکی فراوانی لایەنە سیاسیەکانی کوردستان بەڕێوە بچێت و کاتی ئەنجامدانی ڕیفراندۆم لە هەرێم دیاری بکرێت. بڕیاریشە هەر لەو کۆبوونەوەیە لیژنە حەوت کەسیەکەی حزبەکان بۆ سەرپەرشتی ڕیفراندۆم پێک بهێنرێت. هیچ نیشتیمانی کوردستان تەمامەن لەگەڵ ڕیفراندۆمە، بەڵام چۆنەتی هەڵبژاردی میکانیزمەکە لای شتی گرنگە. ئەوە شتێکە شەئنی پەرلەمانە. لە بڕیاری ژمارەیەکی پەرلەمان خۆی دەڵێ هەموو پرسە چارەنووسسازەکان ئەبێ لە ڕێگای پەرلەمانەوە بێتن، بۆیە ئەبێ پەرلەمان کارا بکرێتەوە لە ڕێگای پەرلەمانەوە ئەو ڕیفراندۆم کرد. بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان لەگەڵەوە ئەمساڵ لە هەرێمی کوردستان ڕیفراندۆم ئەنجام بدرێت، بەڵام لایەنە سیاسیەکان دەیانەوێت پێش ئەوە پەرلەمان کارا بکرێتەوە لە پەرلەمانی کوردستان بڕیار بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بدرێت. پێش ئەوەی کە ڕیفراندۆم ئەنجام بدرێ نێوماڵی حزبەکان ڕێک بخرێ و هەروەها باری گوزەرانی خەڵک چاک بکرێ و هەروەها پەرلەمانیش کارا بکرێت و بۆ ئەوی لە پەرلەمان ئەو بڕیارە دەرچی بۆی خەڵک زیاتر لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆم بی و هەروەها ناوچە جێناکۆکەکانیشی لەگەڵ بی بۆی زیاتر خەڵک بەشداری بکاتن و نەتیجەیەکی باشی هەبیت. لە ڕۆژانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چەندین کۆبوونەوەی دووقۆڵی و کۆبوونەوەیان لەگەڵ لایەنە سیاسی کوردستانیەکان و لایەنە عراقیەکان و کۆنسوڵی وڵاتان ئەنجامدا. ئەو کۆبوونەوانە وەک لایەنەکان دەڵێن هەنگاوی باشی بڕیوە بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم لە کوردستان. لە ڕۆژانی داهاتوودا کورد تەنیا لە نێو ماڵی خۆی قسە لەسەر ڕیفراندۆم ناکات. وا بڕیارە لە داهاتوویەکی نزیک وەفدێکی کوردی سەردانی بەغدا بکە و وەفدێکیش سەردانی تورکیا بکات، لەوێش کورد قسە لەسەر ڕیفراندۆمەکەی هەرێمی کوردستان بکات. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.